ئەم سەردانەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ تورکیا لە کاتێکدایە کە هەموو چاوەکان لەسەر ئەوەن کەی نەوتی هەرێمی کوردستان دەست بە هەناردەکردنەوە دەکات، وەک دەزانن کە دوێنێش شاندێکی تورکیا و عێراق لەسەر ئەم بابەتە کۆبوونەوە. من مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم دکتۆر شاڵاو عەبدولخالق پسپۆری بواری وزە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر شاڵاو زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. باسێکی گرنگی ئەم سەردانەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانمان بۆ بکە لەم پرسەدا بەتایبەت. خۆتان دەزانن هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە بابەتەکە. هەتا ئێستا عێراق و تورکیا نەیانتوانیوە لەم بوارەدا بگەنە لێک تێگەیشتنێکی باش. پێتان وایە ئەم سەردانە گرنگیەکەی چییە لەم بوارەدا؟ سەرەتا زۆر سوپاس بۆ میوانداریە. بێگومان من سەرەتامێ باسی گرنگی ئەم سەردانە بکەم. توان بڵێم لە 6 مانگی ڕابردووە ئەم سەردانەی بەڕێز سەرۆکی حکوومەت بە گرنگترین سەرداندان دەدرێت لە ڕووی ئابووری و سیاسیەوە بۆ ئایندەی هەرێمی کوردستان. لەبەر سێ هۆکاری سەرەکی. یەکەمینیان سەرەتایە ئاڕاستی کارکردنی حکوومەتی نوێی تورکیا وردە وردە تێدەکەوێ لە دوای هەڵبژاردنەکانەوە. واتە تورکەکان ئیش لەسەر ئەواکەن چێ دووبارە دۆستەکانیان ئەوانەی کە متمانیان پێ بکەن لە ناوچەکەیە. دوو بابەتی دوای پەسەندکردنی بودجەی عێراق کە بەداخەوە تا ڕادێ بودجەیەکی ئەتوانین بڵین حکوومەتێکی ناوەندگەرایی ئەچێ کە ئەوێ زۆربەی دەسەڵاتە ئابوووریەکان لە کۆنتترۆلکردنی نەوتی شەوە بخاتە ژێر دەسەی خۆی. ئەمەش هۆکارێکی ترە کە ئەتوانین بڵین ئەم سەردانە زۆر شەدێک لایەکاتەوە. سێهەمینیان تورکەکان لە دوای دەرچوونی بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس ڕایەکی سیاسی ئابووری تەواوەتیان بەرامبەر کردی وزەی کوردستان دەرنەبڕیوە، بەڵکو تەنها ڕەدی وەزارەتی نەوتی عێراقیاندایەوە بەوەی کە ئەو کەیسەتان بەڵێ بردوێتەوە بەڵام هەموویە تەنها لە یەک خاڵە بەڵکو لە 4 خاڵە تورکەکان براوە بوونە. هەموو ئەمانە پێمانەڵێت سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتەیە ناردنی کۆمەڵێ پەیامە بۆ ئەوەی کە بزانێت حکوومەتی نوێی تورکیا ئەوە جاریش کە چۆن لەگەڵ پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی وزە، لە ڕووی سیاسی، لە ڕووی ئەمنیەوە مامەڵە بکە. دووهەمینیشان هێنانەوەی کۆمەڵێ پەیامە کە ئیتر چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری وزە و بوارەکانی تریشە کار بکە. کەواتە لێرەوە بۆمان دەرەکەوێت کە ئەم سەردانە سەردانێکی زەڕوری بووە، پێویست بووە، هەڵگیری کۆمەڵی خەمە کە زۆر جار ئەتوانین بڵین پەیامەکانی ئەم ماوەی سەرۆکی حکوومەت ئەوەی کە دوژمنان ئەیانەوێ ئەم هەرێمە بخەنە ژێر هەژمونی مەترسیەوە، چۆن ئەو ئیتر دەستی کردو بۆ مناوەرە دیبلۆماسیە وردە وردە ئەو مەترسیە کەم کاتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. بەڵێ وەک خۆشت گوتت ینی ئەوەی کە ئێستا هەیە بەشێکی لە نێوان تورکیا و عێراقدا و بەتایبەت وەزارەتی نەوتی عێراق. پێتان وایە کە ئیدی عێراق بەوەی کە زیانێکی زۆر دەکات، مانگانە ملیارێک دۆلار بێگومانم زیانە بەر هەرێمی کوردستانیش دەکەوێت کە زیان دەکات لە هەناردە نەکردنی نەوتی هەرێمی کوردستان، ئیدی عێراق ناچار دەبێت کە داواکاریەکانی تورکیا جێبەجێ بکات بۆ ئەوەی جارێکی دیکە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکەن. خۆی بەداخەوە دەسەڵاتدارانی بەغدا بەڕاستی لەسەر قازاز و سوودی هەموو عێراق تا ئێستا کاریان نەکردووە. بۆیە من مامەڵەکردنی تا ئێستای وەزارەتی نەوتی عێراقی لەگەڵ دادگای ئەتوان بڵێم فیدراالیە مامەڵەیەکی سیاسیانەیە. بەڵام ئەتوانین بڵین ئەم سەردانی سەرۆکی حکوومەت لە بواری وزەیە جارێکی کە تورکەکان بە حکوومەتی عێراقی بە حکوومەتەکانی ناوچەکانیان وت ئەبێ هەرێمی کوردستان دووبارە ڕۆڵی هەبێتەوە لە چی لە بەڕێوەبردننی نەوت و گازە. چونکە ئەوەی کە دوێنێ ڕوویان لە ناو لە گفتوگۆکانی نێوان وەزارەتی نەوتی عێراقی لەگەڵ وەزارەتی وزەی تورکیا بریتی بوو لەوەی کە بەشێکی زۆری مافەکان یاخود داواکاریەکانی حکوومەتی تورکیا ڕەت کراوەتەوە. لێرەدا ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت. دەرباری چی؟ لە دەرباری ئەوەی کە یەکەمینیان ئەم کێشانی کە هەبووە دەرباری وەستاندنی نەوتی هەرێمی کوردستان تەنها کێشەی تەکنیکی نین، ئەم شتە ڕاز نییە، بەڵکو کێشەی داراییە، کێشەی سیاسیە و کێشەی هەژمونیشە. بیریشمان نەچێ لەم سەردانەیە یەکەم دانیشتنی کاک مەسرور بارزانی لەگەڵ چیا بوو؟ لەگەڵ هاکان فیدانە. بەلای هاکان فیدانەوە کاک مەسرور بارزانی ئەتوانین بڵین سەرکردەیەکی گرانبەهای ناوچەکەیە بە تایبەتی لە ناو عێراقدا هەم بۆ تورکیا هەم بۆ وڵاتانی ڕۆژئاوا. چونکە لە دوای بەسەندکردنی بووجەوە لە دوای ئەوەی کە لە ناو بەشێکی هەرێمی کوردستانە ئەگوزەرێ دەتوانین بڵین جارێککە هیوایەکەیان بەو بەخشیوەکەتەوە کە چۆن ئەم پلانە دابڕێژن دووبارە نەوتی هەرێمی کوردستان بەڕێگەی تورکیا هەناردە بکرێت. خۆتان دەزانن ینی تورکیا بۆ هەناردەکردنی نەوت بە تایبەت بۆ هەرێمی کوردستان گرنگێکی تایبەتی هەیە، چونکە ئەو دووبۆریەی کە بە ڕێگەی بەسرا و بە ڕێگەی سووریادا نەوت هەناردە دەکرێت ئەمە بۆ هەرێمی کوردستان نابێ. ئەوەی سووریا شکاوە
ئەوەی بەسڕۆژیانی توانای ئەوەی نییە کە 400,000 بەرمیل نەوتی دیکە ڕۆژانە هەناردە بکە. پێتان وایە کەواتە ئێستا ینی تا چەند گرنگە کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیا زیاتر بەرەو پێش ببرێ بۆ ئەوەی کە چۆن دەڵێ کە هەرێمی کوردستان پاڵپشتێکی باشی هەبێت بۆ هەناردەکردنەوەی نەوت. ئەوەشمان بیر نەچێ چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەندامێکی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق لێرە لەم ستۆدیۆیە گوتی کە ینی ئەم بابەتە تەنیا ناوخۆی عێراق نییە بەڵکو وڵاتانی دیکەشان کە نایانەوێت نەوتی هەرێمی کوردستان بڕوات. سەبارەت بەو دوو خاڵێک ئەو دوو بۆریە کە بەڕێزە باسە کرد ئەو دوو بۆریە لە ڕووی ئەتوانم بڵێم تەکنیکی پیشەسازی پترۆلیۆم نەوت و گازەوە بابەتێکی تا ڕادێ لەم کاتەیە ئەستەمەوە چەندین ساڵی ئەوێ بۆ شتێکی ئەمەلی نییە. ئەتوانم بڵێم ئەوە زیاتر تەکتیکێکی سیاسی حکوومەتی ناوەندی وەزارەتی نەوتی عێراقی بۆ ئەوەی کە فشار بخاتە سەر ئەتوان بڵین حکوومەتی تورکیا و ئەگەر ئەم فشارە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نابێ بۆ ئێمە تا ڕادێ ئەتوانین بڵین زێت دڵخۆشیە بەڵام ئەتوانین بڵین زۆربەی خوێندنەوەکان واپی ئەچەیە کە ئەوان هەوڵ بن هەرێمی کوردستان لەو خەتە دوورخەنەوە کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانی پێڕا کە ئەویش تورکیا کە بۆیە زۆر گرنگە و ئێمە ئەتوانین لە جارەکانی تریشە هەر لەم ستۆدیۆ باسم کردووە دۆستەکانی کورد دۆستەکانی ڕۆژ ئاوا بە تایبەتی ئەمریکا لەسەر خەت بوون لەگەڵ تورکیا لەگەڵ عێراق لەگەڵ هەرێمی کوردستان ئەم نەوتە زۆر گرنگە دووبارە بچێتەوە ناو بازاڕی وزەی جیهانی تەنها بابەتەکە پەیوەندی بازارەوە نییە بەڵکو پەیوەندی بە بابەتێکی جیۆپۆلیتیکیەوە پەیوەندی بە کۆمپانیاکانەوە هەیە بیریشمان نەچێت پەیوەندی بە بلملانی ئەمنی و سیاسەکانەوە هەیە ئێستا لە دوای پەسەندکردنی بوجە لە دوای ئەوەی کە ئێرانیەکان لە ڕووی نەوت و گازەوە لەگەڵ ڕووسەکانە چوونەتە بەری ئەتوانین بڵین چین ئێستا جارێکی کە هەرێمی کوردستان یەکێکە لە بژاردە باشەکان بۆ ئەوروپا بۆ تورکیا کەوە جاریش کە پشتگیری بکرێن و دووبارە نەوتەکە هەناردە بکرێتەوە بڕۆ ڕۆژە ئاوا. باست لە ینی پشتیوانیە نێودەوڵەتیەکان کرد خۆتان دەزانن کە هەفتەی ڕابردوو لە نێو کۆنگرێسی ئەمریکاوە نامەیەکە ڕاستی ئەنتۆنی بلنکن کرابەوەی کە ڕاستەوخۆ بێت تەداخلیان بابەتە بکە لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆچی ئەمە نەبووتە جددی ینی پێتان وایە کە هەوڵ هەیە لەو شێوەیە؟ خۆی ئەو بابەتە دوو ڕەهەندی هەیە یەکەمینیان بازاڕی وزەی جیهانی تا ڕادەیەک ئەتوانین بڵین زۆر توونی نییە بە نەوت هۆکارەکەی چییە تا ڕادەیە ئەتوانین بڵین نرخی نەوت لە $70 وەستاوە بۆ هەموو کۆمپانیاکان باشە بەڵام بەڕای من لە یەک دوو مانگی داهاتووە پێویست بوون بۆ نەوتی وزەی هەرێمی کوردستان زۆرە بێ لە ناو بازاری وزەی جیهانیە بۆ لەبەر ئەوەی ململانیەکان بۆ گەشەی وزەی جیهانی لە ڕووی ئابوووریەوە لە نێوان چین و رووسیا و ئەوروپایە ئەبێتەوە بە ململانێت زائیدەن کە بەرەوزستانە ڕۆینەوە دووبارە جاریچکە جیهان پێویستی بە نەوتی زیاترە بێ ئەمە لایەکی لایەکی پیشەسازی نەوت و ڕەهەندە دارایەکەیەتی ڕەهەندەکەی تری بابەتێکی سیاسیە تا ڕادەیەک ئەتوانین بڵین ئەمریکیەکان لەگەڵ وڵاتانی ڕۆژ ئاوا پیان باشە هەرێمی کوردستان بەیەک گرتووی عێراق بکەنەوە بە چەقی ڕاوێشکردنی خۆیان و بەغداش بتوانێت هەموو عێراق لە خۆ بگرێ واتە چانسێکیان داوە بە هەموو عێراق بۆ ئەوەی کە زۆر فشار هەم لە حکوومەتی سوودانی نەکەن بەڵکو بە ڕاوێژ ئەم بابەتە چارەسەرکەن لە لایەکی کە هەرێمی کوردستان بتوانێت با بزانن چاوەڕێ ئەوەکەن چەند ئەتوانێت ماوەفەکانی دەستکەوێت لە بەغدا ئەگەر ئەمانە هەمووی بەرە و گرژی ڕۆیشت قەناعەتم وایە ئەمریکیەکان و ئەوروپیەکان زۆر بە جددیترێنە سەر خەت هیوادارین نەگاتەوە کاتە دکتۆر شاڵاو عەبدولخالق پسپۆری بواری وزە زۆر سپاس کامە دەبووی لەگەڵ دەستخۆش.